لە سێبەری باوەڕدا بەرجی یەکەم نووسینی مامۆستا فەتحوڵڵا گولان. 4. لە گەردووندا دژەکان فەرمانڕەوان. ئێمە هەر لە گەردیلەکانەوە هەتا گەلەستێرەکان شاید حەڵی جەمسەرەکانی موجەب و سالب دەبین. خۆی لەخۆیدا یەکێتی کامەڵ و ڕێکوپێکی سەرسوڕهێنەری ناوگەردوون لە پەیوەندی نێوان ئەم دژانەوە سەرچاوە دەگرێت. پێویستە مرۆڤیش پابەندی ئەم یاسای فیترەتە بێت بۆ ئەوەی یەکێتی لە کۆمەڵگادا بپارێزێت. کەواتە مرۆڤەکان پێویستە هاریکاری یەکتری بکەن لە دۆخ و حاڵەتە دژبەیەکەکاندا. ئەمەش داخوازی ئەوە دەبێت کە هەندێک لە خەڵکی دەوڵەمەند و هەندێکی تر هەژار بن، هەندێک تێر و هەندێکی تر برسی بن، دەستەیەک نەخۆش و کەم ئەندام و دەستەیەک لە ساغ و تەندروست بن. هەروەک ناکرێت سەرجەمی گەردون لە جەمسەرێکدا کۆ ببنەوە، ناگونجێت مرۆڤەکانیش لەسەر یەک حاڵەت و ئاست کۆ ببنەوە. هەموو جۆرە دەسوەردانێکی دەرەچی ئەم ڕێک و پێچی و هاوسەنجی و یەکێتیە دەشێوێنێت. تەنانەت لەبەر ئەوەی لە ناوبردنی تەواوەتی مارەکان و مشکەکان وەکو گۆڕانکاری وایە لە ڕستەیەکی کتێبی گەردووندا، ئەوە کاریگەری نەرێنی دەبێت لەسەر ڕێسای گشتی. هەوڵدان بۆ گۆڕینی هەموو کەسێک بە دەوڵەمەند یان هەژار لە ڕووی دەرەنجامەوە هیچ جیاوازیەکی لەگەڵ ئەوەدا نییە کە هەوڵ بدرێت هەمووان بکرێت بە ژن یان بە پیاو. لە ئەنجامیشدا تەنها هەوڵ و کۆشش و ماندووبوونێکی بێهودەت دەمێنێتەوە. 5. شکل و شێوە و ماهیەت و ژمارە و ئاسانی و قورسی پرسیارەکان لە تاقیکردنەوەی بوار و پیشە جیاوازەکاندا جۆرا و جۆرن. مەگەر ڕزگاربوون لە دۆزەخ و بەدەستێنانی بەهەشت لە ڕووی دەرەنجامەوە نیعمەتێکی هێندەکەم و بچووکن کە لە پێناویاندا تاقیکردنەوەیەکی دیاریکرا و لێپرسینەوە لە گۆڕێدا نەبێت، ئەو مرۆڤەی کە لەم دنیایەدا لە پێناوی موچەیەکی مەمرە و مەژیدا شەو و ڕۆژ دەخاتە سەریەک و خۆی ماندوو دەکات، بێگومان لە بەرخاتری ژیانی هەمیشەیی بەهەشت کە بێبەشبوون لەی هەزاران جار لە مردن خراپترا، بەلایانی کەمەوە بە ئەندازەی بەدەستێنانی موچەکە گیر و گرفت و ناڕەحەتی دێنێتە ڕێ و دووچاری کێشە و بێبەشبوون دەبێتەوە. لێرەوە دەردەکەوێت کە حاڵەتە جۆرا و جۆر و دژبەیەکەکانی ژیانی کۆمەڵایەتی لە ڕاستیدا ئاساییترین ڕەنگدانەوەی چۆنیەتی تاقیکردنەوەی یەکبەیەکی تاکەکانە. تاقیکردنەوەش بۆ هەمووانە و کەس دەی بەدەر نییە. 6. دنیا جێگەی هەوڵ و دواڕۆژی شوێنی پاداشتە. ماندووبوون و ناڕەحەتی لێرەیە و چنینی بەرووبوومی نیعمەتەکانیش لەوەیە، چونکە لە ئاخیرەتدا کارکردن و فێربوون بوونی نییە، ئەوە سەرجەمی گیر و گرفتەکان لێرە دەچێژرێن و بە ئارامگرتنێکی سێڕەهەندی تاقی دەکرێنەوە و بەختەوەری و سەلامەتیش لەوێ بەدەستدێن، چونکە دنیا و ئاخیرەت بە پێچەوانەی یەکترەوە کار دەکەن. ڕۆح لەسەر حسابی جەستە و جەستەش لەسەر حسابی ڕۆح گەشە دەکات. ئەوانەی کە لە دنیادا دەیانەوێت بە کامی دڵ و نەفسی خۆیان بژین، لە دواڕۆژدا ڕوبەڕووی ژیانێک دەبنەوە کە هەرگیز خۆشیان لێی نایەت. ناڕەحەتی و گیر و گرفت و مەحرومبوونەکانی ئێرە وەکو هۆکارگەلێکوان بۆ برنەوەی چەندین قاتی غەنیمەتەکانی ئەوێ. فەرمودەیەکی قودسی بەم جۆرە وێنای ئەم ڕاستیە دەکات: لە یەک کاتدا دوو ترس و دوو سەلامەتی پێکەوە نادەم. خوای گەورە ڕازی نابێت بەندە خۆشەویستەکانی نیعمەتەکانی سەر بە دواڕۆژ لێرە تەواو بکەن و لە دنیادا جۆرێک لە ژیانیان لوتف دەکات کە ڕوبەڕووی وەها چارەنووسێک نەبنەوە. تەنانەت جاری وایە بە زۆر ناچاریان دەکات و ئەم جەبرێکی لوتفیە. 7. کێشە و گیر و گرفتەکانی ژیان هەڵاوێردە و ڕیسپەرن و لە ڕووی کاتەوە لە تەمەنێکی مامناوەندی مرۆڤدا کاتێکی زۆر کەم داگیر دەکەن. ئەگەر مرۆڤ 24 کاتژمێری ژیانی ڕۆژانەی بە پێوە وەربگرێت و پاشان هەموو کاتەکانی ژیانی لەسەر بپێوێت، بۆی دەردەکەوێت کە زۆربەی زۆری ژیانی لە خۆشی و شادی و سەلامەتی و ناز و نیعمەتدا بەسەر بردووە. لەبەر ئەوەی هەندێک لە نیعمەتەکان گشتین، ئەوە زۆر سەرنجمان ڕاناکێشن و بیریان لێ ناکەینەوە. کەواتە با ئێستا لە ژێر ڕۆشنایی ئەم ڕاستیەدا وەڵامی ئەم چەند پرسیارە بدەینەوە: ئایا خۆر مڵکی ئێمەیە؟ ئایا لە بەرامبەر ئەو هەموو تیشکەی کە هەتا ئەمڕۆ پێی بەخشیوین چەند پارەمان پێداوە؟ ئەی دەربارەی گەرمیەکەی چی؟ داخۆ نرخی ئەو خزمەتانە چەندن کە باران و هەور و باو خاک
سەرڕای ئەوەی کە ئێمەش ناناسن پێشکەشمان دەکەن. ساڵانە چەند چرکە ڕوبەڕووی نەبوونی هەوا و جیرانی هەناسە دەبینەوە. ئایا هیچ ڕۆژێکە بووە کە خۆر تێیدا هەڵنێت؟ و ئایا چەند ڕۆژ لە ساڵێکدا نەخۆش بووین؟ بەڵێ، کاتێک ڕۆژە شاد و خۆش و پڕ لە لەشساغی و ناز و نیعمەتەکانمان بەراورد دەکەین بەو ڕۆژانەی کە تیایاندا نەخۆش کەوتوین و تووشی گیر و گرفت و مەحرومی بووین و لەم ڕووەوە ئامارێک و ڕێژەیەکی سەدی دەردەهێنین، دەبینین ئەو نەخۆشی و هەژاری و کەم ئەندامی و بەڵاو موسیبەتانەی کە مرۆڤ سکاڵا لە دەستیان دەکات بەشێکی کەم لە ژیانی پێکدەهێن و هەمیشە قۆناغێکی کاتی و ڕاگوزەر بوون. جگە لەمەش ئەم قۆناغانە شتێکی کەمی دنیا لەگەڵ خۆیان دەبن، بەڵام شتانێکی زۆری قیامەت دەستی مرۆڤ دەخەن. هەڵبەتە هەندێک لەم حاڵەت و قۆناغە کورت و کەم خایەنانەش هۆکارەکانیان بریتین لە چەند هەڵەیەکی وەک خراپ بەکارهێنان و پشتگوێ خستن و عادەت و خوی خراپ لەسەر ئاستی ژیانی تاک و خێزان و گەل. بێجگە لەمە نەخۆشی و گیر و گرفتەکان چەندین لایەنی ڕەحمەتیان تێدایە و زۆر شت چنجی ئادەمیزاد دەخەن. لە مێژووی جیهاندا ساڵانی شەڕ و ئاشوب بەراورد بە ڕۆژگارەکانی ئاشتی و ئاسایش زۆر کەم و جوزئین. بە هەمان جۆر ئەگەر خولەکی بوومەلەرزەکانی سەدان هەزار ساڵ کۆ بکرێنەوە کاتژمێرێک پڕ ناکەنەوە، هەرچەندە کەوان لارە بەڵام تیرەکەی ڕێکە و ئامانج دەپێچێت. ئەم سێبەر و ڕەنگە تاریکانەی ئەم تابلۆیە ئەگەر لە نزیکەوە تەماشا بکرێن لەوانەیە وەکو چەند شتێکی بێمانە و ناشرین دەربکەون، بەڵام کاتێک لەگەڵ کۆی جوانیەکانی تابلۆکەدا هەڵدەسەنجێنرێن دەردەکەوێت کە لە ڕاستیدا ئەوانە نەنجی و ناتەواوی نین، بەڵکو ڕێک بە پێچەوانەوە لە دووتوێی ڕێک و پێچی و جوانیەکی ماناداردا ئەرچی خۆیان ڕادەپەڕێنن. ئەوەندە هەیە پێویستە چاو و مێشک ساغ بن و گۆشەی ڕوانینیش ڕاست بێت.